بارپرسێکی باڵای یەکێتی لە بەغدا پلانی دەستپێکردنی پرۆسەی تەوتین لە سلێمانی لە جیاتی هەژماری من ئاشکرا دەکات. بەغدا پارەی تەواوکاری موچەی مانگی ئەیلول ڕەوانەی هەرێم کرد و ستاندەری ژوادەی دابەشکردنی ئاشکرا دەکات. پیلانێکی مەترسیداری ئیسرائیل دژی ئێران ئاشکرا دەکرێت و بەرپرسێکی باڵای ئەمریکاش دەڵێت جوڵەکانی تەل ئەبیب چاوەڕوان نەکراوە. عیزەت سابیر بریکاری وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لە هەوڵداین بۆ ئەوەی بانکە حکوومیەکان لە سلێمانیەوە دەست بە تەوتینی موچەی فەرمانبەران بکەن. ناوبرا وتیشی داوا لە سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەم بچن تەوتین بکەن و پرۆژەی هەژماری من ڕەت بکەنەوە. جێی باسا ماوەی 2 ڕۆژە سەرۆکی یەکێتی بە فەرمی داوای کردووە پرۆژەی هەژماری من لە سلێمانی ڕابگیرێت و تەوتین دەست پێ بکرێت. ئەو هەنگاوە تووڕەیی سەرۆکی حکوومەتی هەرێمی لێ کەوتۆتەوە. ئەمڕۆ بەغدا بڕی 412 ملیارد دیناری بۆ تەواوکاری موچەی مانگی ئەیلولی موچەخۆران ڕەوانەی هەرێم کرد. بڕیاریشە لەم هەفتەیەدا لیستی موچەی مانگی ئەیلول ڕابگەێنرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق بڕی 412 ملیارد دیناری بۆ تەواوکاری موچەی مانگی ئەیلول خستە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم. وتیشی بەغدا ڕۆژی 2 ئەم مانگە 598 ملیاری بۆ موچەی مانگی ئەیلول ڕەوانە کردووە کە کۆی گشتی دەکاتە 1 تریلیۆن و 10 ملیارد دینار. بەڵام لەو بڕەپارەیە بۆ دابەشکردنی موچەی مانگی ئاب 243 ملیارد دیناری بەکارهێنراوە. بۆیە بۆ دابەشکردنی موچەی مانگی ئەیلول 231 ملیارد کورتێنان هەیە کە ئەویش دەبێت حکوومەتی هەرێم خۆی پڕی بکاتەوە. مارک ئیسپەر وەزیری پێشووی بەرگری ئەمریکا ڕایدەگەێنێت ئیسرائیل پلانێکی داڕشتووە بۆ کردنە ئامانجی ژمارەیەک بەرپرسی باڵای ئێران لە ناویاندا عەلی خامنەی ڕێبەری باڵایە وڵاتە وەک وەڵامدانەوەیەک بۆ ئەو هێرشانەی کە ڕۆژی یەکی ئەم مانگە کرایە سەر ئیسرائیل. لاو لێدوانەیدا بۆ کەناڵی وڵاتەکەی وەزیری پێشووی بەرگری ئەمریکا ئاشکرای کردووە وەڵامدانەوەی ئیسرائیل بۆ هێرشەکانی ئێران تەنها لە بە ئامانجگرتنی چەند دامەزراوە و پێگەیەکی ئەو وڵاتە کورد نابنەوە، بەڵکو ژمارەیەک سەرکردەی باڵای ئەو وڵاتەشی تێدا بووە لە سەرووی هەمویانەوە عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران. بارپرسەکەی ئەمریکا بەوردی نازانێت ئیسرائیل بەردەوام بێت لە بە ئامانجگرتنی بەرپرسانی باڵای ئێران چونکە لەم دواییانەدا هەڵسوکەوتەکانی ئیسرائیل پێشبینی نەکراون. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران بوون.